بەڵێ ئەت تەلەفۆن کردبوو نازم وڵە تەلەفۆن نۆم کردە تا تەلەفۆنش کەم لەگە قەپاتم کرد ئیتو قەپات بوو بەڕاست جەنابەت کاکومێت خۆش ناوی نییە بەس تکایە تەلەفۆنەکەی قەپات مەکە تکایە تو ئەو خودایی تو ئەو خودای ئەم دوو جاران تەلەفۆن منۆ کرد ڕێزم نەتوو گرت ئەتو سوکایەتی بەخەرچی ئەو لێرە دەکەی ئەتو بەس جواب دەوێت سوکایەتی بەخەرچی ئەو لێرە دەکەی دەتکەم بە قوربانی قۆندەر یەک مندارە هەولێری ها یەک قۆندەری مندارە هەولێری تێگەویشتی ئەمن ها بەس بە احترامەوە قسەت لەگە دەکەم سوکایەتی بەخەرچی هەولێرێ نەکەی دەتکەمە یەک تاکە قۆندەری مندارە هەولێری کورە ئەژداد و ئابادت خوێڕی سوکایەتی بەخەرچی هەولێرێ نەکەی ئەتو کۆیلەی بنەماڵەی بارزانی ڕۆژێک دادێ زۆر بەتوندی ئەو بازانت دەیکە بەرامبەر خەڵکی هەولێر دەیکەی ئەمن ئیسماعیل سیانم لە لەندەن دەژیم باش دەمناسی کە دەرگەی پەرلەمانم لێگرتی سوکایەتی بەخەرچی هەولێرێ نەکەی جارشکە